خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامایەم شەوتان پێشکەشەکەین. ئەمڕۆ کۆمەڵێک کۆبوونەوەی گرنگ لە بەغدا ئەنجام دراوە لەبارەی دادگای فیدراڵی پێکهێنانی یاخود یاسای دادگای فیدراڵی لەبارەی دوا هەوڵەکان بۆ هەڵبژاردننی پێشوەخت و لەبارەی بودجەی هەرێمی کوردستان و تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجەی عێراق. خەڵکی هەرێمی کوردستان چاویان لەسەرەوەیە کە لە چەند ڕۆژی داهاتوودا کە بڕیارە پرۆژە یاسای بودجە چێتە ناو دەنگدانەوە پشتی هەرێمی کوردستان بە شێوەیەک بێت کە نەهامەتی ساڵانی ڕابردوو لە بیری خەڵکی کوردستان بباتەوە دۆخی ئابووری و موچە و بژێوی ژیانی خەڵکیش گۆڕانکاری بەسەردا بێت. هەوڵەکانی فراکسیۆنە جیاجیاکان و بەتایبەتیش فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا چییە؟ یاسای دادگای باڵای فیدرالی عێراق خود سوودێکی دەبێت بۆ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان چۆن بتوانێت سوود لەم یاسایە وەربگرێت لە پێشاتە سیاسی و جۆرا و جۆرەکانی کە لە عێراقدا ڕوودەدەن. ئایا هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکرێت؟ هەرێمی کوردستان و بەغدا ڕێک دەکەون؟ هەموو ئەوانە ئەم شەو لە پانۆڕامادا وەکو پرسیار ئاراستەی بەڕێز ئاڵا تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەین کە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمانە بێ. ئاڵا خان سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەی پانۆڕاما. من سەرەتا ئەمەوێ بەر لەوەی بچینە ناو کۆبوونەوەکانی ئەمڕۆتان کە لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق و لەگەڵ سەرۆکی پەرلەمانی عێراق کۆبوونەوەتان هەبوو باس لە دوا هەوڵەکانی ڕێکەوتن بکەین کە قەرار بوو سبەی یا پرۆژە یاساکە بێتە ناو ئەنجومەنی نوێنەران و دەنجی لەسەر بدرێت، بەڵام دوورکەوتەوە هەوڵەکان چی ئەبێ بۆ پشتی هەرێمی کوردستان و ڕێکەوتنەکە و پێشنیازە تازەکان چین؟ سڵاو ڕێز کاکزانا بۆ جەنابێت بۆ بینەرانی کورسات. بەڕاستی سبەینێ لە ناو جەدوەلی ئەعمال لە ناو خشتەی کاری پەرلەمان موازنە نەبوو. لە هەفتەی ڕابردوو ئێمە وەکو فراکسیۆنێکێتی داوامان کرد کە دەستوبرد بکرێت لە تێپەڕاندنی یاسای بودجە و لەبەرەوەیکەوە خەڵک چاوەڕێی بودجەیەتی چ لە هەرێمی کوردستان چ لە بەشەکانی تری عێراقیش زۆر شت نەک هەر مەعاش وەکو چۆن ئەڵێن نەک موچە بەڵکو دەرمان و خۆراک و پارەی گەنمی جوتیاران و کۆمەڵێ پرسی تر تەنانەت کڕینی لوقاحی کۆڤید ینی کۆرۆنا هەمووی بە بودجەوە ڕەبتەوە تەواوکردنی زۆر پرۆژەی گرنگ لە هەموو بەشەکانی عێراق. بەڵام ینی ئەوەی بەلای ئێمەوە تا ئەم کاتە جێی گومان و نیگەرانیشە کە سبەینێش لە خشتەی کارە بودجە نییە. ئەمڕۆ لە کۆبوونەوەمان لەگەڵ سەرۆکی پەرلەمان من پرسیارم کرد دوایەوەی مناقەشێکی زۆر ئەمڕۆ بەتایبەت لەسەر محکەمەی اتحادی کرا کە بەیانی لەسەر جەدوەلی ئەعمال هەیە بۆ دەنگدان لەسەری دیارە خۆ تازانن زۆر مادە دەنگمان لەسەری داوە چەند مادەیەک ماوە لەسەر ژمارەی محکەمەوەمە کە دواتر باسیەکەی. بەڵام من پرسیارەوەم گوتم ئەی بودجە کەی ئەخرێتە دەنگدانەوە وتی بودجە لە دوای محکەمە. وتم بۆچی ئێمە داوامان کردووە بودجەش زۆر گرنگە نەبەسترێتەوە یەک بە هیچ یاسایەکی ترەوە و بە زووترین کاتیش ڕێکەوتن ماوە بکرێ ئەگەر هیچ بەدیلێک نییە بۆ ئەو دەقەیت سەبارەت بە هەرێم لە بودجەکە هەیە باوەکو خۆی بخرێتە دەنگدان. بەڵامەوەی بەلامانەوە سیر بوو بەڕاستی سەرۆکی پەرلەمانوتی لەسەر داوای جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان دکتۆر بەشیر حەداد من موازنەم تاخیر کردووە. ئێمە ئاگامان لەم هەوڵە نییە یان لەم بڕیارە نییە کە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان داوێتی و بە سەرۆکی پەرلەمانی تووەکە بە یاسای محکەمەی اتحادی تەواو بێ ئەو یاسای بودجە بێتە دەنگدان لە ناو پەرلەمان. بەڵێ ینی دوا هەوڵەکانی ڕێکەوتن چین خاتوواڵە ینی کورد پێشنیازی چییە هەر سوورە لەسەر ئەو ڕێکەوتنێکە لەگەڵ حکوومەتی عێراقی کردوێتی و لە چوارچەوەی پرۆژە یاسای بودجە هاتووە یاخود پێشنیازە تازەکان چین؟ هەر لە دانیشتنی پێش چەند ڕۆژێکی پەرلەمان بۆ خۆم لە مداخلێکی باس ئەوەم کرد ئایا هیچ نەسێکی بەدیل هەیە بۆ ئەو نەسەی کە هەردوو حکوومەت لەسەری ڕێککەوتن بەڕەسمی نییە. باسی هەندێک نەس کرا گەیشتە دەستمان بە شێوەی ناڕاستەوخۆ لە ناو لیژنەی دارایی مناقەشە کرا بەڵام عادەتەن لە ناو لیژنەی دارایی هەر مادەیەک کە ئەندامانی لیژنە
ینی بیانەوێ ئاڵگۆڕی تیا بکەن یا تعدیلی کەن هەمواری کەنەوە گۆڕانکاری تیا بکەن کە مافی خۆیانە نەک لە یاسای بجە لە هەر یاسایەکی تر پەرلەمان ئەو مافەی هەیە دەبێ ئەو نەسەی کە حکوومەت بەدڵت نییە نەسڵێکی تر بێنی مناقەشە بکرێ بخرێتە دەنگدانەوە لە ناو لیژنەی تایبەت دواتر بخرێتە ناو یاساکە وەکو مقتەرەح وەکو بەدیل ئەمە نەسە حکوومەکەی ئەمەش ئەو نەسەی ترە کە خرا ئەنجا دێتە ناو پەرلەمان دەنگە درێکامەی زۆرینەی دەنگی هێنا ئەوە ئەبێتە نەسی دەنگ پێدراو یان جاری وا هەیە هەموو ئیتیفاقەکەین کە نەسە ئەسڵێکە یا هەموو ڕێکەکەوین کە نەسە بەدیلەکە باشە ئەوەی دیسان جارێکی تر جێی نیگەرانە کە تا ئێستا لە غیری ئەو نەسە حکومیە هیچ نەسێکی تر یا بەدیل نەخراوەتە یاساکە بەڵێ باسەکەن ئەڵێن هەیە بەڵێ لێرە و لەوێ ئەڵێن بە 250,000 بەرمیل رازی نابن هەندێک لایەنە شیعەکان رازیین هەندێک نەرمیان نواندووە باس لە هەمووی پرۆسەی نەوتەکەن باس لە هەموو داهاتی نەوتەکرێ بەڵام تا ئەم دقەیە غیری نەسی ئەسڵی کە کورد هەموو فراکسیۆنە کوردیەکان پێی رازیین حکوومەتی هەرێمیش رازیە خۆی ئیتیفاقی لەسەر کردووە تەکیدی لەوە کردووە کە ئەم ناسەگەر بڕوە پابندیە بێ و لە بەرامبەرە بەغدا شایستەکان دارایەکانی هەرێمەنێرێ لە غیری ئەوە هیچ شتێکی تر نەخراوەتە ناوی بۆیە لە با بڵێن ناو پەرلەمانی شام قسەیەمان کردووە ئێستش دووبارەیەکەینەوە داوامان کردووە ئەو باڵی دواخستنی بوجە نەخەنە ئەستۆی حکوومەتی هەرێم یا فراکسیۆنە کوردیەکان ئێمە ئامادەین سبەینێ بابێتە دەنگدان و ئەو نەسە هەیە دەنگی لەسەر بدەین ئەگەر رازیینین بەو نەسە فەرم و بە ئەو لایەنێنی معتەرەزن نەسی بەدیلەکەمان پێشکەش بکەن بۆی ئێمەش و حکوومەتی هەرێمیش و وەفدی تەفاوزیش جارێکی تر مناقەشەی بکە یا ئەگەینە نەتیجە یا ناگەینە نەتیجە بەڵێ خاتوواڵە ئەوەی کە لە یاسای حزبی مالی هەبوو یاخود کە لە پڕ مەسەلەن بەدیلێک هاتەناوەوە ترس نییە لەوەی کە ئامادەکاریە کرابێ لەلایەن هەندێک لایانی شیعەوە و ئەو ڕۆژەی کە ئەگاتە سەر پەیوەند بە هەرێمی کوردستانەوە لە ناو پڕۆژە یاساکە ئەو پێشنیازە بخرێتە ڕووە ئەوان خۆیان دەنجی لەسەر بدەن بابەتەکیت پرسیارەکەت زۆر لە جێ خۆیەتی و من هەر ئەمەم ئیمڕۆ ئەو ڕۆژەش لە کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان باس کرد تون بەڕاستی ینی ناکرێت لە پڕ نەسێک بێنن لە کاتی دەنگدانە کە کەسمان نەمان بینی بێت نە حکوومەتی هەرێم نە فراکسیۆنە کوردیەکان و بە زۆرینە و دەی و ئەمە بخرێتە دەنگدانەوە و لە نەتیجەیە نەسەکەی حکوومەت سقوت بکاو ئەم نەسە دەنگ بێنێ شتێکی وا باسکراوە کە هەیە و 54 پەرلەمانتاری شیعە ئیمزایان کردووە کە بەدیلی نەسە ئەسڵێکی بەڵام ئێمە نەمان بینیەوە پێشمانوتن کە یعنی ناکرێ بەو شێوەیە لە ئاخر لەحزە بیهێنە ناو دەنگدان احتیمالە هەیە واردە بیرمان نەچێ ئێمە شتێکی تریشمان باس کردووە لەگەڵیان لەگەڵ لایەنەکان کە ئەمڕۆ دیسان لە کۆبنەوەی ماڵی سەرۆکی پەرلەمان باس کرا کە با بوجە بێنین ئەو چەند مادەیەنەی کە ڕێککەوتوین لەسەری بخێنرێتەوە و ئەو مادانەی کە ڕێک نەکەوتوین لەسەری چکە پێچێ هەندێک نیگەرانی یان ناڕزایی لەسەر هەندێک مادەی تر هەبێت کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە ئەمانە بخرێتە دواتر ئێمە ئەمەمان ڕەفز کردوێتەوە نامانەوێت ئەو نەسەی کورد بخرێتە ئاخر شت بخرێتە ئاخر شەو ئاخر سەعات و مەجای مفاوەزات نەدەن وتومانە کاتێک ئەیهێدینە دەنگدان یان کاتێک موازنە بێتە دەنگدان ڕێککەوتن کرابێت یان ئەزعفل ئیمان ڕێککەوتن نەکرابێ و ئەچین بەرەو دەنگدان و لە دەنگدانیش زۆرینە تەبان حکومەکە لە ناو پەرلەمانی عێراق بەڵێ قسەیەک هەیە کە حکوومەتی یان هەندێک لایانی شیعە ئاڵاخان نایەنەوێت مەسەلەن بودجە تێپەڕێندرێ و هەندێک بابەتی تر هەیە کە مشتومڕە تەنانەت لە نێوان لایەنە شیعەکانیش باز لەوە ئەکرێکە دەستکاری سعری دینار بکرێت و دینار بەرز بکرێتەوە لەلایەک و لەلایەکی تر ڕێژەی دامەزراندن بۆی ئەوەی کە نرخینەوت بەرز بۆتەوە ڕێژەی دامەزراندن بەرز بکرێتەوە و قسەیەکی تر هەیە کە هەر لەلایەن لایەنە شیعەکانەوە کە مەسەلەی نرخینەوت دیاری بکرێت لە 58 بۆ 60 دۆلارە ئەمانە هەمووی هەیە وەکو قسەکردن تا چەند ڕاستە لە ئەرزی واقع هەمووی وایە وەکو باسم کرد هەر ئێمە نییە ینی هەر بەشی کورد نییە تایسە ینی نەگەیشتێتە قەراریان نەتیجەی نهایی بەڵام ئەوانەی ترکە جەنابەت باسیەکەی لە ناو یاساکە هەیە و بە دەنگدانی لیژنەی مالی تەسبیت کراوە ڕەنگە لایەنێک لەگەڵی نەبێت ڕەنگە هەندێک پەرلەمانتار دژی ئەو فەقەرە بن
بۆ نمونە بەرزبوونەوەی سعری دۆلار بەرامبەر دینار، دینار بەرامبەر دۆلار، مەسەلەی تهدیدی سعری نەوت لە کەمێکی معەنە، هەندێک پرۆژەی تایبەت بە هەندێک پارێزگا. بەڵام ئەمانە نقطەی خلافی جەوهری و گەورە نین، غیری ئەوەی پشتی هەرێم نەبێت لە ناو موازنەکە، یعنی غیری مادەی یانزە. ڕەنگە لە ناو پەرلەمانە کەسێک دەنگی پێ نەدەن، قسە بکەن، ئەمە ئاساییە نەک لە ئەمساڵ هەموو ساڵێک هەیە لە یاسای بوجە و لە یاساکانی تریش، بەڵام ئیجماعێک هەیە بۆ تێپەڕاندنی زۆربەی فەقەرەکان بەو تەریقەیان بەو شێوەی کە ئەندامانی لیژنەی مالیە دەنگیان لەسەرداوە و داخڵیان کردو، چ نەسە ئەسڵەکەیان نەسی بەدیل و مقتەرەحیان بۆ زۆر مادەکان داناوە. باشە ئاڵاخان، ینی ئێستا خەڵکی کوردستان پرسیارێک دەکات لەبارەیەوەی لەسەر ڕێکەوتنی هەرێم و بەغدا و مەسلەی پرۆژە یاسای بودجە تا ڕادەیەک ساربوونەوەکیان بێدەنجیەک هەیە. ئەم بێدەنجی واقعەیە یاخود چی لێ ئەخوێندرێتەوە؟ پێشتر گەرم و گوڕیەکی زۆر هەبوو، قسە و باسێکی زۆری لەسەر بوو، ئێستا کە لە ڕۆژەکانی ئەخیرین کە خەریکە پرۆژە یاساکە دێتە ناو ئەنجومەنی نوێنەران بێدەنجیەکە، ئەم بێدەنجیە بۆ هەندێک سیناریۆ باسەکرێ، بەڵام هیچی ئێمە بە فەرمی بەڕاستەوخۆ لە لایەنەکانی بەرامبەر گوێمان لێ نەبووە. باسێک لەوا کرێ کە ڕەنگە ئیرادێک کە بێ بۆی هەر بوجە تێ نەپەڕێت لە عێراقا بەم شێوەیە بە پێی قانونی ئیداری مالی ئەم ساڵیش کە ساڵی ئینتیخاباتە، بۆ ئەوەی پارە نەکەوێتە دەست هەندێک لایەن یان بوجەیەک زۆر نەکەوێتە دەست حکوومەت و بەکاری بێنێ بۆ دیعای ئینتیخابی. ئەمە هەیە. هەندێک پێیان وایە بوجە بەستراوەتەوە بە محکەمەی ئیتیحادی، یعنی ئەیانێ بزانن محکەمەی ئیتیحادی ئەڕوایان هەندێک لایەن لە محکەمەی ئیتیحادی تەنازولکە لە بەرامبەر هەندێک شت لە بوجە و ئەمە ئێمە شەکرێتەوە وەکو فراکسیۆنە کوردیەکان. بەڕاشکاوی هیچ شتێکمان پێ نەوتراوە، بەڵام احتیمالە ئەمە ینی بەشێک لە سیناریۆیەک بێ کە محکمە اتحادی تێ ئەپەڕێندرێ بەرامبەر شتێک لە بوجەیان. ئێمە تەنازولکەین لە فەقەرەیەکی یاسای محکەمەی فیدرالی لە بەرامبەرەوەی ئەوان بوجە بەو شەوەیە تێپەڕێنن کە لە بەرژەوەندی ئێمە یا لە بەرژەوەندی تەمان هەرێمی کوردستان بێمە بەستمە. ئەمانە سیناریۆیە، بەڵام بەواقعەن کەس ئەمانەی لەگەڵمان باس نەکردووە. ئەم بوجەیە لە بەرنامەی پێشتریش لەگەڵ جەنابتان و لە زۆر شوێنتر باسمان کردو، بەڕاستی بوجەی انتخاباتە. بۆیە ململانەی سیاسی لە بینی فراکسیۆنەکان لە بینی حکوومەت و پەرلەمان ڕۆڵی هەیە لە تاخیربوونی تێپەڕاندنی بوجە بە شێوەیەکی گشتی. زۆر باشە. دوجار بۆچوونی بەڕێزت ئەنی بەپێی ئەو زانیاریانی لای بەڕێزتەوە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان پێت وایە سیناریۆکە بەچی کۆتایی پێدێت مەسەلەی ڕێکەوتنی هەرێم و بەغدا؟ من پێم وایە نەسێکی بەدیل ڕەنگە هەبێت، زۆر لە دەرەوەی ئەو نەسە نەبێت کە حکوومەتەکان هەردووکی لەسەری ڕێککەوتون. ئەوان جۆرە حساسەتێکیان بە 250,000 بەرمیل نەوت هەیە، چکە ئەوان بڵین نەوعێک لە میدیایان لە ناو جادەی خۆیان دروست کرد لەسەرەوەی کە 250 بەرمیل بۆ هەموو نەوتەکە وەرنەگیرێ، بێ ئەوەی بچنە تەفاسیلەوە کە ئێمە باس لە هەموو هەناردەی نەوت یا هەموو نەوتی هەرێمەکەین کە بە پێی سۆمۆ 460، بە پێی هەندێک جار وەزارەت وەزیر جارێک وتێتی 480,000 بەرمیل نەوتە لە ڕۆژێکە. بە هەر حاڵ ئەمە بێتۆ ئیستیهلاکی مەحەلی، کولفەی نەقڵ، یعنی زۆر شت هەیە وازەحە. ئەمانەی لێ دەرکەی ئەوەی ئەمێنێتەوە طبعاًەوە حەقی خۆیەتی تەسلیمی بەغا بکرێت، چ بە ئەقیامی نەوت چ بە نەوت وەکو خۆی. لێرە هەندێک کێشە هەیە، ئایا وەکو ئەقیام بێ وەکو خۆی بێ، وەکوتم 250,000 بەرمیل نەوتەکەیان نەبێ بەو سیغەیە نەبێ، سیغەکە وابێ کە هەرێمی کوردستان کامیلی نەوت هەموو نەوت ڕادستی بەغدا دەکات دوای لێدەرکردنی ئەمە و ئەمە و ئەوە. بەڵام وەکوتم ئەوەش هەیە کە باس لەواکەن شەریکەی نەوتی کوردستان دروست بێ، کورد دوو ئەندامی لە سۆمۆ هەبێت، پیاچوونەوە بە هەموو عەقدەکانی عێراق بکرێ، عەقدی نەوت بە هەرێمی کوردستانیشەوە، کە ئێمە پێم وایە کێشەمان نییە لەگەڵ ئەم مەسەلانە. ئێمە پێمان باشە کورد دوو ئەندامی لە سۆمۆ هەبێ، ئێمە پێمان باشە شەریکەی نەوتی کوردستان وەکو هاوشێوی شەریکەی نەوتی جنوب و شیمال و وەسەط دروست ببێ، بەڵام کەی یعنی ئەمان پرۆسانە زۆری پێچێ باشە تا ئەو کاتە مەسلەی بوجە چی بەسەردێ، ینی بەشی هەرێم، ینی خەڵکی ئێمە معاشخۆری ئێمە چاوەڕێکا تا شەریکەی نەوت دروستە بێ و تا کورد ڕێکەکەوێ دوو کەس ناوەنێ ببێ بە ئەندام لە سۆمۆ. ئەمە پرۆسەیەکە حەقە ئێمە لەگەڵی بین، چکە چاکسازیەکە لە بواری نەوت، بەڵام ئەمە زۆری ئەوێ.
ئێمە بەڕاشکایی وەک فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای خۆمان بە هەموو لایەنەکان ڕاگەیاندووە. ئەگەر حکوومەتی عێراقی مەبەست طبعاً حکوومەت نالایەنە شیعیەکان با بەڕاستی بڵێن لە ناو پەرلەمان بەو نەسەی مادەی 11 رازینین نەسی بەدیل هەر نەسێک لە چوارچێوەی دەستور بێت و قابلی جێبەجێکردن بێ ئێمە لەگەڵ یەبین. یعنی ئەوەنی ئێمە بڵین تەنها ئەم نەسە بەدیل قوبوڵ ناکەین. ئەم نەسەمان پێ باشە داکۆکیلەکەین چکە هەرێمیش پێی باشە و بەڵێنی داوە جێبەجێکە خۆ گرنگەوەی هەرێمیش جێبەجێ بکە. مشکلەکەمان ئەوەیە ئەو بێ متمانەی لە نێوان ئێمە فراکسیۆنە کوردیەکان و حکوومەتی کوردستان و هەرێمی کوردستان و بەغدا دروست بووە لە 2019 هەمان نەسمان تێپەڕان و هەموو لایەنەکانی بەغدا بە شیعە و سونەوە ڕازی بوون بەو 250 بەڵام حکوومەتی هەرێمی التیزامی نەکرد بۆ یەک مانگیش نەوتی نەنار نەوتی ڕادستی بەغا نەکرد بۆیە ئێستا هیچ متمانەیەک نەماوە هەمان نەسمان بۆ دابنێن و دیسان هەرێم پابندی نەبێ نیکێشەکە لێرەیە بەڵام ئەگەر نەسێکی بەدیل هەبێ غەیری ئەوە قابلی جێبەجێکردن بێ ئەوە بەدڵنیایەوە ئێمە دژی ناوەستینەوە و پێم وایە بە زۆربەی فراکسیۆنەکان کوردیەکان هەمان بۆ چوونمان هەیە بەڵام وەکوتم نەسە بەدیلەکەمان تا ئیستا بە تاواتی نەبینیوە شتە بیستین شتمان بۆ دێ یعنی بەلا بەڵام بەڕسمی نەخراوەتە ناو یاساکەوە. باشە ئاڵا خان بەڕێزت باست لەوە کرد کە لەسەر داوای جێگری دۆمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وتراوە بە یاسای دادگای باڵای فیدراڵی تێپەڕێنرێن جا پرۆژە یاسای بودجە بێت ئەنجومەنی نوێنەران و دەنجی لەسەر بدرێت. ئێستا خەڵک چاوی لەوەیە کە بەڕاستی مەسەلە نرخینەوە بەو شێوەیە بەرز بۆتەوە نرخی دینار دابەزیوە و دۆلار بەرز بۆتەوە پارینەوت بە دۆلار وەرەگیری هێشتا 121 موچە لە هەرێمی کوردستان ئەبڕێ. خەڵک چاوی لەوەیە بگەنە ڕێکەوتنێک. ئێستا سێ ئیتیجا هەیە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی هیوای کوردستانی هاوپەیمانی هیوای کوردستانی یەکدەنجیەک هەیە یعنی ڕەنگە یەک ڕیزی ئەوەندە خەڵک بیستبێتی سووە هەوشەکە بەڵام یەکدەنجیەک هەیە لە نێوان ئەو سێ فراکسیۆنیان ئەو سێ تەوەجوهە بۆەوەی بتواندرێت ئامادەکاریەک کرابێت لانی کەم لەسەر ئەوەی کە ئەوەی ئەیبیستن ئەوەی ئەیبینن ئەگەر خراە کاتێکی زۆر مەسەرەن وەختێکی زۆر ینی هات چۆن پێ ئەڵێ لە کۆتاییەکانە بخرێتە دەنگدانەوە ئامادەکاریەک هەیە وەکو کورد. من وەکو فراکسیۆنی یەکێتی باسم کرد پێشتریش و لەگەڵ برادرانی فراکسیۆنی هاوپەیمانی هیواشە یەک ڕێیمان هەیە لە ناو لیژنەی مالیش باسمان کردووە و لە پێش چەند ڕۆژێکا لە کۆبوونەوەی با بڵێن هۆڵی دەستوریش بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی تەکیدمان کردەوە وتمان نەسی بەدیلمان قوبوڵە بەمەرجێک لە چوارچێوەی دەستور و قابلی جێبەجێکردن بێ ینی ئەوە نییە بڵین یا ئەم نەسە هەیە یان ئێمە مقاتەعاکەین جارێ ئێمە خۆمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیارمان نەداوە مقاتەعی جەلسەی موازنە بکەین چونکە موازنە گرنگە موازنە کۆمەڵێشتی تریتیایە کە هەر بە هەوڵی فراکسیۆنی یەکێتی جێمان کردوێتەوە کە تایبەتە بە کەرکووک عێلاقی بە مۆزوعی عەرزە زراعیەکان هەیە بودجەی زیاترمان بۆ کەرکووک تەرخان کردووە بۆ سلێمانی تەرخان کردووە بۆ هەڵەبجە تەرخان کردووە یەخۆ ناکرێ ئێمە بە هەوڵی ئێمە و هەموو ڕۆژێ بڕۆ لە لیژنەی دارایی دانیشە و لێیان قسەیان لەگەڵ کە و لەگەڵ یان مفاوزە بکە بۆی داخلی قانونەکەکەن و لە دەنگدانی قانونەکەش ئێمە خۆمان لەوێ نەبین بۆیە ئێمە لەگەڵەوەین ئەو قانونە دووەم لە بەرژەوەندی خەڵکی هەموو عێراقە خۆی مەدژی خەڵکی عێراق و موچەی خەڵکنی لە کاتێکا داوا لەوانەکەین ئەوانش هەمان هەڵوێستیان لەگەڵ خەڵکی کوردستان و موچەی خەڵکی کوردستان هەبێ بەڵام ئەگەڕێمەوە ئەو فەقەی تایبەتە بە هەرێمی کوردستان ئەگەر نەسێکی بەدیل هەیە نەسێکی دەستوری بێ ئێمە بەتەکید وەکو یەکێتی وە لەگەڵ هاوپەیمانی هیواش هەمان ڕێئیمان هەیە کە نەس بەدیلەکە دەستوری بێ و قابلی جێبەجێکردن بێ لەگەڵ یەبی لەگەڵ پارتی دموکراتی کوردستان هەوڵی ینی یەکدەنجێکتان نەداوە بۆی بتوانرێت لەو لەحزاتانەدا بتوانن کورد هەمووی یەکدەنگ بێت خۆی زۆر گرنگە هەمومان یەک هەڵوێستمان هەبێت ئەوە نەبێ هەندێکمان لەو یاسایە و لەو مووقفە لەگەڵ یەک نەبین من ناتوانم لە جیاتی ئەوان قسە بکەم چکە ڕێی نهائیان نازانم بەڵام بۆیە باسی فراکسیۆنی یەکێتی و هاوپەیمانی هیوام کرد کە ئەمە بۆچوونی هەر چوار ئەندامەکەمانە کە لە لیژنەی دارایین ئێمە وەکو فراکسیۆنەکان خۆمان ئەندامانمانمان لە لیژنەی دارایی مخەوەل کردووە کە بەڕاستی خەڵکی بە شارەزان خەڵکی بەتوانان ئیشی باشیان کردووە چ هەواڵ کاک شێروان چ کاک ئەحمەی حاجی ڕەشید چ کاک جەمال کۆچەر و چ کاک
هۆشیار عەبدوڵڵا. یعنی ئەم چوارە هەمیشە هاو دەنگ و هاو ڕەنگ بوونە لە ناو مناقەشاتی لیژنەی دارایی و لە ئێمەش ئەسڵەن شارەزاترن لە وردەکاری ئەوەی کە ڕۆژانە لە کۆبوونەوەکان زیاتر لە چ کۆبوونەوەیان کردووە. ئەوان بەیەکەوە ئەمە ڕایانە من پێم وانە برادرانی پارتی دژ بن ئەگەر شتێکی تر بێت بە دیلێک دەستوری بێت وەقابلی جێبەجێکردن بێ. بەڵام ئەوەی کە تایسە هەمانگیمان کردووە ئەمانە بەیەکەوە هەمانگیمان کردووە لەسەر ئەو مەسلەیان ئەو خاڵی کە تایبەتە بە پشکی هەرێمی کوردستان لە یاسای بووجە. بەڵێ بابینە سەر کۆبوونەوەکانی ئەمڕۆتان خاتوواڵایانی ئێوە پێش هەموو شتێک ئەمەوێ بۆ بینەرەکانمی ڕوونکەیتەوە مەسەلەن مەسلەی یاسای دادگای باڵای فیدرالی چ گرنگێشی هەیە بۆ هەرێمی کوردستانەوە بۆ کورد دواتر بچینە تەفاسیلەکەی چۆن سپاس کاکزانە چکە پرسیارەکە گرنگە فعلەن ینی ئەم دادگایەکی زۆر گرنگە بۆ هەموو بۆ لە هەموو دنیاە دادگای باڵای فیدرالی مهمە یان هەر محکەمەی عولیا هەیە مهمە بەتابەتیش بۆ ئەو وڵاتانەی کە سیستمی حکمڕانی فیدرالیە واتا وڵاتەکە لە هەرێم و یان کۆنفیدرالیە ئەو وڵاتانەی کە هاوشێوەی ئێمن هەمووی دادگای فیدرالیان هەیە. دادگای فیدرالی لە عێراق بەپێی دەستور دادگایە کە ئەڕوانێتە دەستوریەتی ئەو یاسایانەی کە لە دەسەڵاتی تەشریعی دەرەچێت. طبعا لە عێراقا تایسە یەک دەسەڵاتی تەشریعی هەیە ویش کە یاسادانان هەیە کەش پەرلەمانە یان ئەنجومەنی نوێنەرانە ئێمە هەر بەپێی دەستور دەبێ مەجلیسی فیدرال ئەنجومەنی فیدرال ئیتیحاد دروستکەین بەڵام تایسە نەیاساکەمان دەرکردەوە چەند دەورەیە نەدروستمان کردو ئەوەی پێڵێن ژووری دووەمی تەشریعات کە ئەویش فلتەرێکی تری یاساکانە وەکو چۆن مەجلیسی نواب و مەجلیسی شیوخەیە لە ئەمریکا و لە زۆر وڵاتی تر. بە هەر حاڵ ئێمە تاکە دەسەڵاتی تەشریعی باڵاترین ئەنجومەنی یاسادانان پەرلەمانە. محکمەی اتحادی سێری دووسێ شتەکە دەستوریەتی ئەو یاسایەنە لە کۆمەڵێ ڕۆ بەپێی ئەو مادانەی کە هەر لە ناو دەستور بۆ بڵین کار و دەسەڵاتەکانی محکمەی اتحادی دایانناوە و هەروەها لە کاتی شکاتکردن لە هەر مادەیەکی دەستوری یان نیزاعێکی دروستە بێ لە بینی هەرێمێک و حکوومەتی ناوەندی لە بینی پارێزگایەک و حکوومەتی ناوەندی لە بینی دوو پارێزگا دادگای فیدرالی ئەو دادگایە کە ئەڕوانێتە ئەم کەیسانە و بڕیاریشی لەسەردا. یعنی بۆیە بۆ کورد زۆر گرنگە بۆ نومەسبینێ لایەنێکی سیاسی حکوومەتی فیدرالی شکات لە هەرێمی کوردستان بکات لە بڕیارێکی کە لە هەرێم دەرچووە یان لە یاسایەکە لە بەرژەوەندی هەرێمە یان لە مادەیەکی دەستوری بۆ نمونە بڵێ ئەم مادەیە دەستوریەتی نەماوە ئەم مادەیە نابێت جێبەجێ بکرێ. محکمەی فیدرالی ئەو شوێنەیە ئەو دەستگایە ئەو کە قەرارەدا و ئەڕوانێتە ئەم حاڵەتانە. بۆیە بۆ کورد زۆر گرنگە کە تەوازون هەبێت کە کورد ژمارەیەکی باشی هەبێت لە ناو ئەم محکەمەیە و مافی دەنگدان و ڤیتۆ و پێکهێنانی محکەمەکەش ینی دەوری باڵای هەبێتایە وەکو کورد لە هەوڵداین بەڵام تا ئێستش زۆر ئاسان نییە چکە ئەو محکەمەی ڕۆیشت ینی دوو کوردی تیا بوو ئەگەر نەڵێم سیان بەڵام ئەبێ ئێساش هەر هەوڵ دەین لە دوو کورد کەمتر نەبێ ئمە پێمان باشە زیاتر بێ بەڵام پێچێ بەپێ ئەو تەقسیمەی لە عێراقا هەیە دوو کورد لە ناو نۆ ئەندامی سەرەکی یان نۆ قازی سەرەکی محکەمەی فیدرالی هەبێت. لە کۆبوونەوەکانی ئەمڕۆ لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق و لەگەڵ سەرۆکی ئەنجومەی نوێنەران گەیشتن بەچی لەسەر مەسەلەی دادگای باڵای فیدرالی مەسەلەن ئەو مادانەی تێپەڕێنراون و ئەوانەی قەرارە سبەینش دەنگدانیان لەسەر بکرێت. دواتر دێمە سەر کۆبوونەوە لەگەڵ سەرۆکوەزیران چکە تایبەت بوو بە یاسای هەڵبژاردن و کاری مفەوەزیەتی ئینتیخابات کۆمسیۆنی هەڵبژاردن و هەڵبژاردننی پێشوەخت و ئەو ئامادەکاریانەی کراوە. بەڵام بۆی لە محکمەی اتحادیە وازح بین ئێمە دەنگمان لەسەر زۆر مادەداوە 4 مادەی خلافی ماوە کە لەسەر ژمارەی ئەندامانی محکەمە بەڵێ یەکێک لە مادەکان ژمارەی ئەندامانی محکەمە چەند بێ دیارە باس لە قانونەکە باس لەوە کراوە سەرۆکی محکەمە جێگرەکەی لەگەڵ 5 قازی بۆی ببن بە حوت بەڵام دیارە زۆربەی لایەنەکان لەگەڵەوەی نۆ بێت یعنی واتە سەرۆک و جێگر و حوت قازی ئەبنە نۆ لەم حوتە دوانی کوردە بێت 5 شیعا بێت
دوانی سنا بێت دوانی کوردە بێت یعنی بە پێی ڕێککەوتانی کە لە عێراقایە حتممە ئەمە لە یاساکە نانووسرێت بەڵامەوەی ڕوویدا لە دوا کۆبنەوەی پەرلەمان برادرانی مەسیحیمان و کۆتاکان ناڕزاییەکی توندیان دەربڕی هەروەها لایەنەکانی تری ینی با بڵێن مکەویناتی ناو پەرلەمان و تورکمانیش داواکەن ئەوانیش لە ناو مەحکەمە لە ژمارە ئەسڵەکانە مەسیحی و تورکمانیش هەبێ قسەیە کرا لە دوا کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان کە ژمارەکە بکەینە 11 بۆی مەسیحیەک و تورکمانیش بێ بەڵام ئەمڕۆ هەموو گەیشتینە قەناعەت و دەنگمان لەسەرەوەدا کە نۆبێت ژمارەیان نۆبێت و تورکمان هەوڵ بدێت تورکمان و مەسیحیش لە ناو ئەو نۆیە لەگەڵ پێکاتەکانی تر جێگا بکرێنەوە بە نیسبەت دەنگدانیش دووسێ کێشە هەیە یەکێکیان هەر ئەوەش مادەی 12ەیە بەڵێ کۆبوونەوە بە ئیجماع بێت کە ئێستا حالیان محکەمە شوای واتە محکەمەی فیدراڵی ئەگە بێ لەسەر هەر کەیسێک پەیوەندی بە هەرێمەوە هەیە لەسەر یاسایەکی تایبەت بە دیموکراسیە بە مەسلەی شەریعەوە هەیە ئەحکامی ئیسلامی هەیە هەرچیەکە ئەبێ کاملی ئاعزاکانی ئامادە بن واتە نیسابی کۆبوونەوە بە 9 کەس تەواوە بێ ئەگەر یەک ئەندام ئامادە نەبێ ناتوانن کۆبوونەوە بکەن کەمە خۆی بۆ خۆی شتێکی ئیجابیە بەڵام کێشەیەکەیە لە کاتی ئامادە نەبوونی یەکێک ڕەنگە جاری وا هەبێ ئەندامێک دوو ئەندام بە مەقسوودی بەشداری نەکەن شوێنەکانیان بە احتیاط بڕەکرێتەوە چکە سێ یەدەک سێ احتیاط دانراوە بۆ محکەمەکە بۆ قازیە ئەسڵیەکان ئێمە لێرە داوامان کردووە لە حاڵەتی غیابی با بڵێن قازیە کوردەکە بە احتیاطە کوردەکە پڕ بکرێتەوە دیارەمەیەکێ لە خاڵەکانە کە کێشەیە تا سبەینێ مەجال دراوە زیاتر مناقەشە بکەین و بکەوینە ڕێککەوتن لەگەڵی تەوان ئەمە بۆ هەموو لایەکانی تریش وایە ینی ئەگەر لە کاتێکا یەکێ لە قازیە شیعەکان نەیتوانی لەبەر هەر هۆکارێک نەخۆشە یان ئامادە نەبوو بەدیلەکەی هەر لە هەمان پێکاتە بێ حتمما ئەمە ئاسان نییە بنووسین لە ناو قانونی محکەمە جێ بکرێتەوە بەڵام دەبێت بە شێوەیەک لە شێوەکان سیاغەیەکی بۆ بکرێت خاڵێکی تر کە کێشەیە بۆ بە تایبەتی لایەنە مەدەنیەکان لە عێراق ئەمڕۆ عێراق ڕاستە وڵاتێکە زۆرینەی مسلمانە بەڵام ئێمە دەوڵەتێکی نیزامی حکم ئیسلامی نییە ینی وەکو جمهوری ئیسلامی ئێران یا مەملەکەی عەرەبی سعودی ئێمە نیزامی حکم نیزامێکی مەدەنیە لە عێراقا بەڵام بە پێی دەستور دینی دەوڵەت ڕسمی ئیسلامە لێرە هەر لە ناو دەستورە لە مادەیەکا باس لەواکە کە فوقەهای شەریعە و فوقەهای قانون بەشێک بن لە پێکهاتەی محکەمە دیار بوو هەوڵێک هەبوو کە ئەندام بن لە ناو محکەمەکە وەکو قازیەکان ئەوەی ئەمڕۆ تقریبەن گەیشتینە نەتیجە کە ئەوان بەشداری ئەو کۆبوونەوانە بکەن کە تایبەتە بە سێرکردن یان بینین یان قسەکردن لەسەر هەر قانونێک یان هەر بڕیارێک دەرچووە کە مخالفی ئەحکامی شەریعەیە بەڵام چۆن چوار فەقیه دانراوەهی ئیسلامی دوو شیعە سوننەیەک کوردێک کە وەزارەتی ئەوقافی هەرێم هەڵیە بژێرێ کوردەکە ئەوانی کەش وەقفی شیعە و سوننی ئەگەر بیانەوێت لەسەر هەر مۆزوعێک دانیشتن و بڕیار بدەن ئەم چوارە لەگەڵ سەرۆک و جێگری سەرۆکی محکەمە واتە بنە 6 کەس بابەتەکانی دیاری کراوە لە سەرانی کە قەراری لێدەن ینی زیاتر بابەتە شەرعی هەمووی بە پێی دەستور دیاری کراوە بەڵێ لە دەستور لە تەواتی دیاری کراوە چ لە مادەی هینا هاتووە دوی دەستورە کە باس لە دەوڵەتی عێراقەکە ئەڵێ نابێ هیچ یاسایەک دەرکەین کە مخالفی ئەحکامی شەریعە بێ و هەمسان لە هەر دەستورە لە مادەکە دووەمە لە با و جیمە ئەڵێ نابێ هیچ یاسایەک دەرکەین مخالفی دیموکراسیەت بێ و مخالف بێ بۆ هەموو ئەو ئازادی و با بڵێن ینی ئازادی و با بڵێن مافانەی مەدەنیانەی کە لە ناو دەستوری عێراقا هاتووە اینجا دوو فەقیهیش ئەبێت قانونی کە احتیمالەوانە شەرت نییە قازی بن بەڵام مامۆستا بن لە مەجای قانونە بۆ ئەو مەسەلانی کە باسم کرد دیموکراسی و مافی مرۆڤ و ئازادیەکان ئەوانیش بتوانن ئەو دوانە لەگەڵ سەرۆک و جێگری محکەمە بڕوانە ئەو قەزیانەی کە پەیوەندی بە مافی مرۆڤ و دیموکراسی هەیە ئەمە هێشتا نەبووتە قەراری کۆتایی بەڵام ئەمە تقریباً ڕێکەوتنێکی لەسەر کراوە ئەوەی تا ئێستا ڕێکەوتنی کۆتایی نییە دەنگدان لەسەر ئەو مادانە یان عەفوەن ئەو قەزیانەی تایبەتە بە هەرێمی کوردستان کە نەشمان و تو هەرێم چکە ئێمە واماندانەوە ئەم یاسایە بۆ عێراقە ڕەنگە لە مستەقبەلە ئینشاءالله هەرێمی تر دروست بێت فەوتومانە لە کاتی بوونی نیزاع یان خلاف یا کێشە لە بینی هەرێمەکان و حکوومەتی ناوەندی یان محافەزە و حکوومەتی ناوەندی یا پارێزگاکان
دەنگدان ئێمە داوامان کردوت لەوێش دەنگدان وەکو ڤیتۆیەک هەبێ بەگشتی بێت واتە هەر نۆ کەسەکە دەنگ بدەن ئەمە قابل ینی قبولیان نەکردووە نەشیعە سونە قبولیاتیە داوامان کردووە بە 8 لەسەر 9 بێ دیارە ئەوەشیان قوبڵ نییە ئەوان پێیان وایە هەموو قەرارات هەموو بڕیارەکان لە ناو دادگای فیدراڵی بە 2 لەسەر 3 بێ واتە 6 لەسەر 9 بێ ئێمەش وەکو کورد ئەوەمان ئەمڕۆ ینی قبول نەکرد وتمان نادەبێت ئەوانی کە پەیوەندی بە هەرێمە یان نیزاع یان شکایەتە لە هەرێمەوە بەعکسەوە ڕەنگە جاری وایە ئێمە شکاتێک بکەین لەسەر مەسەلەیەک دژی هەرێم بێ دەبێ دەنگدانەکە ژمارەکەی لەوە زیاتر بێ بۆ نمونە یا ئیجماع بێ یا 8 لەسەر 9 بێ نەک 6 لەسەر 9 ئەمە ماوەتەوە سبەینێ بزانین ئەم مادێ یاخود ئەم بڕگێتی ئەپەڕێنرێ ئەتوانن لە بەرژەوەندی هەرێمی کوردستان تێپەڕێنن لە بەرژەوەندی هەرێمەکان من نامێ هەموو شتێک لێرە ناکری هەموو شتێک ینی ببوورە کاکزانە باسکەین چکە هەندێک شتە بێ هەڵگرین وەکو زانیاری لای خۆمان هەتاس بینێ بۆ مفاوەزات بەجێ بێڵین بەڵام من ئیشەڵا هیوادارم لەسەر خەتیشین لەگەڵ هەواڵانی خۆمان ئێمە لەگەڵ هەردوو بەڕێزان هاوسەرۆک بەردەوام من لەسەر تەلەفۆن بوومە ئەمڕۆژ و لەگەڵ برادرانمان لە سەرکردایەتی لە هەواڵانمان لە باوڵین دەستەی ڕاوێژکار و یاساییەکان تا سبەینێش قسەی زیاترەکەین و بە هیوای ئەوەی سبەینێ ئەو یاسایە ئەگەر ینی شیعە و سونە ڕێککەوتون و چۆنەڵی موسڕن سبەینێ دەنگی لەسەر بدرێ لە جەلسە بە هیوای ئەوەی بە شێوەیەک تێ بپەڕێکە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیش بێت هەرێمی کوردستان لە بەرژەوەندی کورد بێ لە بەرژەوەندی ناوچەدابڕاوەکانیش بێت بیرمان نەچی ئێمە دەستور مادەی 140 تایە دەبێ و محکەمەیە بە شێوەیەک بێ سبەینێ ترسی ئەومان نەبێ یەکێک شکات لە مادەی 140 یا نەمانی کاتی دەستوری بۆ نمونە ئەو مادەیە بکات باشە ئاڵاخان باست لەوە کرد کە ئێوەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو پرۆژە یاسای بودجە کۆمەڵێک بڕگەتان هەیە کە سوودی هەیە بۆ کەرکووک و ناوچە ناکۆکەکان لەبارەی ئەوە چیتان کردو مەسەلەن ئێمە فۆکەسی خەڵک زیاتر وامان کردو بەداخەوەیانی زیاتر لەسەر هەرێمی کوردستان و ڕێکەوتنی بودجە موچەیە بەڵام خۆ لە کەرکووک و خانەقین و دووسخورمات و تاگاتە شنگال کورد دەژیت و ئەوانیش پێویستیان بە داکۆچیکاری و دیفاع چی کراوە بۆ ئەوان مەسەل ئەوان بتوانن لە پرۆژە یاساکە چاوەڕوانیشیان هەبێ سوودمەند ببن وڵا وەکوتم ئەوەی کە کراوە لەسەر مەسلەی ئەرزەکان نیزاعاتی مولکی کە بۆ خۆتان نەزانن کێشەیە و لە چەند ساڵی ڕابردوو ڕێگریەکی زۆر کراوە لە تعدیلی قەراراتی مەجلیسی قیادەی سەورەی ڕژێمی باسی گۆڕبەگۆڕ ڕێگری کراوە کە لە تعدیلی و ئێمەزان کێشەیەکی زۆری ئەرزمان هەیە جام کێشەیە هەرهی کورد نییە تورکمانیشە ینی بەڕاستی خۆشببختانە تورکمان لە کەرکووک و نوێنەرەکانیان لەگەڵمان بوون لە مەوزوعە و توانیمان لە ناو لیژنەی دارایی هەندێ بڕگە بنووسین کە دەستکاری ئەو ئەرزانە نەکرێەوە تا ئەو مۆزوعە ئەو کێشانە بە یاسایی جێبەجێ ئەکرێ و یەکلا ئەکرێتەوە توانیومانە هەر لە ناو ئەم بجێ ڕەنگە ینی ببوورە کاکزانە کاتی خۆی باسم کرد بەڵام ئێستا لە خەیاڵم نەبێ ژمارەکان چەنە مەبلەغەکان کە پارە جیاکراوەتەوە زیاتر بۆ کەرکووک بە تایبەتی بۆ مەسلەی بەلێتیە و پاکردنەوە کەیەکێ لەو کێشانەیە خەڵکی کەرکووک داوایەکەن ئەم بە هەروەها بۆ سلێمانی و بۆ هەڵەبجەش لە تەنمیەی مەحافەزات تەنمیەی ئەقالیم پارەی زیاتر خراوەتە لاوە کە سوودی لێ ئەبینێ ئێمە توانیمانە لەو قەرزانەی کە بۆ عێراق هەیە قەرزە ئەژنەبیەکان لە قەرزی سینی لە قەرزەکانی تر هەندێک پرۆژەمان هەیە وەستاوە لە ڕانیا لە هەڵەبجە خەستەخانەیە مەکتەبە ئەوانە شوا بکەین لە ناو ئەو قەرزانە جێگیریان بکەین جێیان بکەینەوە بیرمان نەچێت مەسەلی تەعین بۆ ناوچە دابڕاوەکان ینی بە دەرچوونی ئەم یاسایە هەندێک فرسەتی تەعینات دێتە پێشەوە بۆ هەندێک وەزارەتی تایبەت نەکەم و وەزارەتەکان یان عقدەکان هەندێوانی کە بە عقد تەعینن بکرێن بە دایمی ئەمە خەڵکێکە گرێتەوە لە کەرکووک لە مووسڵ لە بەغدا کورتمان هەیە لە دیالە هەمانە لە دووسخۆرماتەوەکو جەنابەت وتت بە بۆیە ئێمە یعنی بێدا کۆکی بکەین لەوەی کە ئەم پرۆژە یاسای بودجەیە بڕوە هەر ئەوە نەبێ بەس ینی مەبەسمان مەسلەی نەوت بێت چکە لە بەرژەوەندی کووردە لە هەموو شوێنەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستانی زۆر باشە بینە سەر ئەو پرسەی کە هەموو شتەکانی تری پێ و بەستراوەتەوە انتخاباتی پێشوەختە لە عێراق کە مەسلەی بودجەیە مەسلەی ململانەی سیاسی هەمووی کەوتوتە سەر مەسلەی انتخاباتی پێشوەخت ئەوەی کە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق ئەمڕۆ تاوتوێتان کرد ئایا بۆچوونەکان بۆ ئەتیجاهن کە لەو مودەی دیاری کراوە هەڵبژاردن ئەنجام بدرێت یاخۆت ئەو زەمینە سازیە ئەکرێت یان کراوە یان چی بکرێت بۆ ئەوەی
هەوڵەدەن چی بکرێت بۆی لەو کاتەیە لەو تەوقیتەیە انتخابات بکرێت؟ هەموو فراکسیۆنەکان وەکو پەرلەمان کە بەشدار بووە ئەمڕۆ لە کۆبوونەوەکە لەسەر ئاستی پەرلەمانی بووە و حیزبە سیاسیەکانیش لە کۆبوونەوەکانیان با بڵێن سەرۆکی حیزبەکان لەگەڵ کازمی تاکید لەواکەنەوە کە هەموو لەگەڵ ئەوەن کە هەڵبژاردن لە دەیدا بکرێت. هیچ کەسێک تا ئێستا نەیوتووە من لەگەڵ هەڵبژاردنین نیم، هەموو لەگەڵەوەن کە پشتیوانی کۆمسیۆن بین و هی پشتیوانی حکوومەتیش بین و یعنی ئێمە هەر ناوەکو پەرلەمان بۆ خۆتانزان پێش ماوەیەک دەنگماندا لەسەر یاسایەک بۆ بودجەی هەڵبژاردن، ینی بۆی هیچ حجەیەک نمێنێ بودجە تاخیر بێ بودجەی فیدرالی دەنگمانداوە لەسەر ئەو یاسایە کە هاوکارە بێ پارا خاتە بەردەم حکوومەت و کۆمسیۆنی هەڵبژاردن بۆی بتوانن ئەو ئیشە لۆجستی و کارانەی پێویستە بۆ هەڵبژاردن بیکەن لە تازەکردنەوەی سجلی تۆماری دەنگدان و بایۆمەتری و تەسجیلی کیانات و تەسجیلی ئەحزاب کە کۆتایی هاتووە و ئێستش ئەو مۆعیدانەی دایاناوە بۆ ناونووسینی کاندید و دواتریش هاوپەیمانیەکان. هەندێک ئەمڕۆ باسی یاساکەش کرا، یاساکە کێشەی هەندێک وردەکاری جێبەجێکردنی تایە. بەڕاشکاوی ئەمڕۆ سەرۆکی وەزیران پرسیاری ئەوەی کردووە کە ئەو یاسایە یعنی پرسیاری لوژنەی یاسایی پەرلەمانی کردووە کە سەرۆک و جێگر و بڕیاردەرەکەی بانکراون بۆ ئەم کۆبنەوە ئایم یاسایە قابلی تعدیل هەیە گە بمانەوێت هەندێک فەقەرەی تعدیل بکەین پێیانتون ئێمە ئامادەین، بەڵام کردنەوەی دەرگای هەموارکردنەوەی قانونی انتخاباتی پەرلەمان دەرگایەکی خراپە، چونکە تام دەقێش هەندێک فراکسیۆن هەیە لەگەڵ دائیرەی متعدد نین ئەیانەوێ بگەڕینەوە یەک دایرە یان مەوضوعی دوو دائیرەی بێنە پێشەوە کە ئەوە دەرگایەکە کاتەوە ڕەنگە داخستنی خراپێ. ئەو وردەکاریانە نایزانانی هەوڵ بدرێ لەوانەیە لە ڕێگەی کۆمسیۆنەوە چاک بکرێ بۆ نمونە بەپێی دەستور هەموو عێراقیەک مافی دەنگدانی هەیە هەڵبژاردن دەستور واڵێ، بەڵام ئێستا کێشەیەکی گەور هەیە لە ئەنجامدانی هەڵبژاردن لە دەرەوەی وڵات و زۆربەی حیزبە سیاسیەکان ئەمڕۆ لەگەڵەوە بوونە هەڵبژاردننی خاریج یان هەڵبژاردننی دەرەوەی وڵات ئیلغا بکرێتەوە، بەڵام هەندێک لایەن لەگەڵ ئەوە نەبوونە ئیلغا بکرێتەوە، یەک بە پێی ئەوەی کە مەنا دەستوریە و هاوڵەتێکی عێراقی لە هەر وڵاتێک دەتوانێت تەعنی لێ بدە چونکە مافی خۆیەتی دەنگ بدا لە هەر کوێیەک بێ. هەندێک وڵات هەیە ڕێژەیەکی زۆری پێکاتەی تایبەتی تیا، ینی بۆ نمونە سونە خەڵکێکی زۆریان ئاوارەیە لە تورکایە، لە ئوردنە، لە ئیماراتە، هەندێک وڵاتی عەرەبین تایسە نەهاتوونەتەوە ژمارەیان کەم نییە، پێیان وایە ئەم ژمارەیە گەر کەمیش زۆریش نەبێت تەسی لە ڕێژەی دەنگدانیان نەکات بۆی ئەوان لەگەڵەوە بوونە خاریجیش انتخاباتی تیا بکرێت، بەڵام بەشی زۆری لایەنەکان تیاری سەدری زۆر لایەنیتی لەگەڵەوە بوونە کە انتخاباتی خاریج ئیلغا بکرێتەوە. بەڵام ئەمە تعدیلی یاساکەی ئەوێت ئەوە مخالفی دەستوریشە، ینی هەندێک ئەم وردەکاریانە هەبوو ئەمڕۆ باس کراوە، بەڵام من پێم وایە بە شێوەیەکی گشتی هەمووی لەگەڵەوە بوونە کە کۆمسیۆن ڕێوشێنی خۆی بکە هەوڵ بدرێ زیاترین ڕێژەی بایۆمەتری ینی کارتی بایۆمەتری دروست بکرێ بۆ ئەو چەند مەوالیدە تازەی کە لەم هەڵبژاردنە یەکەم جارە دەنگەدەن 4 مەوالیدی تازە کە تەمەنیان گەیشتۆ 18 ساڵ دیارە 1,900,000 کەس هەیە مافی دەنگدانی هەیە بە پێوەی ئەمڕۆ کۆمسیۆن باسی کردووە 900,000 گەنج یان ئەوەی کە تەمەنی گەیشتۆتە 18 ساڵ کارتی بایۆمەتری بۆ دروست کراوە کە 150 کە تقریبان خراپ نییە. کێشەی ئاوارەکان هەیە لە کێ دەنگ بدەن، دوو جۆر ئاوارە هەیە، ئاوارە هەیە لە کەمپە، ئاوەڕەش هەیە لە ناو ماڵەکان و لە ناو شارەکانە. ئەوانەی کامپەکان لە ڕێگەی وەزارەتی کۆچ و کۆچبەرانەوە زۆربیان کارتی بایۆمەتریان گوایە بۆ دروستکراوە و بەردەوامە دروست دەکرێت، بەڵام ئەوانەی کە لە ناو شارەکانن کێشەی هەیە کۆمسیۆن لە مەسلەی تازەکردنەوەی کارتی بایۆمەتری بۆیان. ئیتر ئەمە هەندێک کێشەی وردەیە هەیە، بەڵام ئەگەرێک هەیە بۆ کێشە وردانەوە دەرگا لەسەر تعدیلی قانونەکە بکرێتەوە خاتوواڵە. تعدیلی قانونەکە علاقەی زیاتر وەکوتم بە دەرەوە هەیە لەسەر مەسلەی کە یەکێک بۆ نمونەمانە نەختێ وردەکاریە کاکزانە مەسەلا ئەگەر یەکێک لە دایرەیەکە براوە بوو چکە ئەم جارە کاندید سربەخۆیە لیست نییە، ینی ئێمە لە لیستێکە بڵێن 3 کەس لە پارێزگایەکە سەرەکەین بۆ نمونە یەکێک لەو ئەندامانە نایەت سوێن بخوا یان پۆستێکی حکوومەت وەرەگرێت جێگەکەی عادەتەن بە ئەندامێک پڕەکرێتەوە لە هەمان لیست کە زۆرترین دەنگە دوای ئەو 3 کەسە، بەڵام ئێستا تۆ لە دایرەیەکە دەنگی یەکەم بۆ نمونە تۆ
تۆ هێناوتە کەسێک ناوی با بڵێن ئەحمەدە بەڵام ئەم ئەحمەدە ئەبێتە وەزیر واتە پەرلەمان بەجێڵەیان نایە دەنگ سوێندی یاسایی ناخوا دەنگی دوای ئەو لە لیستەکەی ئەو نییە لیان با بڵێن لە حیزبەکەی ئەو نییە کە سەرەکەوێ ینی ئەمە ئەبێت چارەسەر بکرێەوە ینی لە یاساکە نەوەعەنما ئیشارەتی پێکراوە بەڵام ئەمەش هەر بۆ خۆی هەندێک خەلەلە لە جێبەجێکردن و تەطبیقکردنی یاساکە دواتر لە کاتی جێبەجێکردن بەڵام ئەمڕۆ لژنەی یاسایوتیان ئێمە ئامادەین یاساکە هەموار بکەینەوە ئەتوانین ئەو ئیمکانیەتەمان هەیە بەڵام دەرگای هەموارکردنەوەی یاساکە نەکرێتەوە باشترە باش ئەگەر شتێکی لەو بابەتە هەبوو بۆنی ئەوەی لێ نەهات یاخ بۆ ئەو بێکە هەڵبژاردن دوا بکەوێت ینی غێر مباشر بیانەوێت بە مەشغوڵکردنێکی لەم زۆرە هەڵبژاردن لە عێراق دوا بکەوێت خۆتە زانی ململانە و کێشەی گەورە گەورە هەیە یاخود بە زۆرشترە و پرسیارە بکەم زەمینەکە لەبارە بۆ ئەوەی ئەو هەڵبژاردنە لە دەیدەیا بکرێت وەکوتم ئەوەی ئەمڕۆ باس کرا کۆمسیۆن بە ئیجراعاتی خۆی ئەڕوا بە پێی ئەو وەختانەی دایناوە بەڵام دیسانەوە ئەکرێ هەندێک شت تاخیر بێ بۆ نمونە ناوی کاندید هەفتەی چواریان داناوە لەوانەیە ینی دوورتر بکرێتەوە درێژ بکرێتەوە بۆ ئەمە کە بەڕاستیمە لێرەش کێشەیە کەمە ئاماژەمان پێکرد و زۆربەی لایەنەکان و ئەمڕۆژ باس کراوە بۆ نمونە تەحالوفاتی سیاسی هاوپەیمانی کراوەتە 1/5 بەڵام ئەو خۆی لە خۆی کێشەیە بۆ نمونە تۆ کاندیدێکی خۆت تەرشیحەکەیت لە هەفتەی چوار بەڵام دواتر حیزبەکەت ئەچێتە هاوپەیمانیەکەوە ئایا تۆ ناوت لە کۆمسیۆن بە سربەخۆیی سەر بە چ کیانێکی ینی کام کیانە چێت تەسجیل دەکات یان دواتر تەحالوفێک تەسجیل دەکات یخۆی مەفروض لە تەحالوفات بخرێتە پێش ناوی کاندید ئەمەش احتیمالە ینی تۆزیە مۆنسلەکە درێژتر بخایەنێ و درێژی بکاتەوە وەکوتم وردەکاری هەیە لە جێبەجێکردنی ڕەنگە هەندێک پێیان وابێ ئەمانە هۆکار بن بۆی نەیانەوێت هەڵبژاردن بکرێت من پێم وایە ئیشی لۆجستی و لە ڕووی مادی و ئیداریەوە ئیشەکان باشەڕوا لە کۆمسیۆن نەتەوە یەکگرتوەکان زۆر چاودێری ئەم پرۆسەیەکەوە چاودێری هەڵبژاردننی شەکات بەڵام تاکە کێشە کە هۆکار بێت لە عێراقا هەڵبژاردنەکە لە دەی دەنەکرێ وەزعی ئەمنی عێراقە ڕەوشی ئەمنی عێراق مەترسیدارە بوونی چەکدارێکی زۆر کێشەی ململانەی ناوچەکان و ئەوەی ڕۆژانە لە زۆر ناوچەکانی عێراق لە کوشتن و بڕین و ئەوەی کە پێڵێن سیلاحی منفلت بە عەرەبی لە پەرەسەندندا ینی حکوومەت تا ئەم کاتە وەکو ئەو بەرنامە سیاسی کە هات لە پەرلەمان پێشکەشمانی کرد و بەرنامە حکوومیەکەی کەوتی ئەولەویەتی من دووشتە بێ ڕاماڵینی چەک تحديدی سلاح الحد من السلاح دووش هەڵبژاردننی پێشوەخت لە نسبەت هەڵبژاردننی پێشوەخت بەڵێ وعدی خۆی بەجێهێناوە ئیعلانی هەڵبژاردننی پێشوەختی کردووە و ئیشەکە بۆ هەڵبژاردننی پێشوەخت بەڵام لە پرۆسەی مەسلەی ڕاماڵینی چەک و هێشتنەوە و حەسڕکردنی چەک تەنها لە دەستی هێزە ڕسمیەکانە تایسە حکوومەتی عێراقی شکستی هێناوە ئەمە خۆی ئەو خاڵەیە کە مەترسیە بێت ڕەنگە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن بەڵام ئاماژەکان تا ئەم کاتەی لەگەڵ جەنابەت قساکەین بۆ ئەوە ئەڕوا کە لە دەیدا هەڵبژاردن بکرێت لە عێراق. زۆر باشە ئاڵاخان ئەمە زۆر جار باسی لە بەرنمەکانە لەگەڵ بەڕێزت باسمان لە دۆخی عێراق کردووە بە سەنجی کورد کردووە. ئەو هەوڵانەی کە هەبووە مەسەلەن بەردەوام جێگری سەرۆکی حکوومەت و تێگەیشتێکی دروست کردووە ئەمە هاتووە بۆ ڕێکەوتن بەڵام هەوڵی داوە تێگەیشتێک لەسەر دۆخی هەرێمی کوردستان و نیەتی هەرێمی کوردستان بۆ لایەنە شیعەکان و لایەنە سوننەکان و پەرلەمانتارەکان دروست بکە. هیچ گۆڕانکاریەک لە دۆخی کورد و تێڕوانینی هەندێک لایەن بەرامبەر بە کورد گۆڕاوە لە بەغدا؟ نابێ ئێمە بوونی کورد لە ناو پرۆسەی سیاسی تەنها بە بوجەوە ببەستینەوە یا بە یاسایەکەوە طبعا ئەمانە مهمن بەڵام ئەبێ ئێمەش هەر بڕوانینە ئەم مۆزعانە یان ئەم مۆزوعانە بەو دیوەی کە جەنابەت باست کرد ینی هەر چاومان لەوە نەبێ بزانین چەند شیعە یا سوننە بۆ چوونی بەرامبەر بە کورد ئەگۆڕێ ئێمەش لە کاتێکە هەندێک شت لەژێر دەستمانایە با نیازپاکی پیشان دەی ینی مفاوەزات ئەمەیە هەبێت تۆ تۆزێت تەنازولەکەی بەڵام ئەویشە بێت تۆزێ لە سەقفی خۆی بێتە خوارەوە بۆی بگەینە نەتیجە ئێمە تام دقەیە مەسیرمان بەستراوە بەم عێراقا مەسیرمان بەستراوەتەوە بەم هەڵبژاردنەیە کرد ینی خێر ئێمە هەوڵە دەین و بەشداری هەڵبژاردنەکەین و مەسرەفەکەین و کاندی دەنێرین و دێن شەڕی پۆستەکەین و شەڕی سەرۆک کۆمار و جێگری سەرۆک حکوومەتەکەین و دواتریش هەڵێنەم عێراقە بە کەڵک نایە و کێشەمان هەیە و ڕێک ناکەوین ینی ئەمە سیاستکردن نییە گەر بەم شێوەیە بێ بۆیە ئێمەش بۆ نمونە مەسەلەن لە مەسەلەی بوجەیە
ئەبێ وەکو جەنابەت باست کرد چۆن مەسەلەن وەفدی هەرێم جێگری سەرۆکی حکوومەت هەوڵی داوە کە ڕاستیەکان بڵێ نیەت پاکی حکوومەت پیشاندا پابند بێ دواتر بە یاساکەوە لە بەرامبەرە ئەوانیش هەنگاوێکی تر بێنە پێشەوە بۆ نمونەی سە لە قانونی محکەمەی ئیتیحادی حەقاوانیش هەنگاوێ بێنە پێشەوە ئەو شتانەی کە ئێمە مەترسیمانە لە ناو محکەمە جێ بکرێت و ئەمەیە شێوازی مفاوەزەکردن بۆی ئایا بزانین نیەتی بەرامبەرەکە گۆڕاوە یان نا. خاڵێکی تر هەیە خاڵی ئەو هەوڵانی کە ئێستا هەیە بۆ دروستکردنی هاوپەیمانەتی پێشوەخت. ئەمەش خۆی بۆ خۆی مؤشرێکی ئیجابیە ئەگەر لەو ڕۆ سێری بکەیت. یعنی ئەمڕۆ لایەنی شیعی دیار لایەنی سونەی دیارش بە دوای کورد دەگەڕێن، بە دوای لایەنە کوردیەکانە گەڕێن لەگەڵ لەکێتیا دائنیشتن دانیشتن کراوە لەگەڵ پارتی دانیشتن داوایان لێکەن تەحالفاتی پێشوەخت بکرێ. ئێمەش دلیلی ئەوەیە کەوانیش نایانەوێت لە دەرەوەی ئێمە یان بەبێ کورد هاوپەیمانەتی بکەن، نایانەوێ حکوومەت پێک بێنن، کورد بە بەشێکی ینی حکوومەت و پرۆسی سیاسی عێراق زانن. بۆیە ئێمە بێ هەر هەوڵێک لە بەغدا ئەمڕۆ هەیە بۆ هاوپەیمانەتی لە هەڵبژاردن یاسای بووجە سێری لایەنە ئیجابیەکەشی بکەین، وەکو چۆن ئەڵێ پەرداغەکەس تەنها نیوە بەتاڵەکەی نبینین، نیوە پڕەکەشی ببینین و هەڵ بدەین متمانە دروستکەینەوە و هەڵ بدەین پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقی و لایەنە سیاسیەکان باشترکەین چکە پرۆسەیەکی سیاسی درودرێژمان لەبەردەوە. باش ئاڵەخان ڕێکنەکەوتنی هەرێمی کوردستان و بەغدا تەنها بۆ هەرێمی کوردستان سلبی ئەبێ خۆت بۆ عراقیش خاڵی سلبی لێ ئەکەوێتەوە؟ نا ئمڕۆ دەوڵەتانی دەرەوەش سێری عێراقەکەن وەکو عێراقێکی هەموو پێکاتەکانە، ینی نەکورد، ینی بۆ نمونە ئەمڕۆ شیعە خۆی بە براگەورە ئازانێت، خۆی بە زۆری نازانێت و بەپێی ینی ژمارەی کورسیان لە پەرلەمان ئەوان 50 زایدیەکەن و حکوومەت دەسەڵاتە، ینی لە ناو پرۆسی سیاسی بە پێی دەستور دەسەڵاتی جێبەجێکردن لای ئەوانە. زۆربەی دام و دەستگا حساسەکانی ئەمنی لە بەغدا و حتا ئیداری ینی مالیش لە بانق و دەستگا گرنگەکان بەدەست ئەوانەوەیە. باشە ئەوانە ناتوانن دەستبەرداری سونە و کورد بن، ینی دنیای دەرەوە کۆمەلگای نێودەوڵەتی قبول ناکە عێراق ئمڕۆ بێتە عێراقێکی هەموو شتێ بە زۆری نەتێپەڕێ. بۆیە ئەوانیش ینی چەند لە هەندێک شوێنە توندن و ئەیانەوێ هەندێک شت بە زۆرینە تێ بپەڕێنن، بەڵام لە زۆر شتی کەش دێنەوە لەگەڵمان دانیشێنی. بۆ نمونە جارێکی تر باسیەکەین یاسای عەجزی مالی کورتێنانی بووجە ڕنگدانەوەی جێبەجێنەکردنی قانونی موازنە بوو لەلایەن هەرێمی کوردستانەوە. ئێمە شەبێت دان بە شکستەکانی خۆمان بنین، دان بە غەڵەتەکانی خۆمان بنین. ئەگە حکوومەتی هەرێمی کوردستان پابند بووایە بە جێبەجێکردنی یاسای بودجەی 2019 قانونی عەجزی مالی ئاوهای لێ ناهات. بۆیە ئەوان لە قانونی عەجزی مالی بە زۆرینە بەبێ ئێمە چاوەڕێیان نەکردین تێیان پەڕان. باشە بەڵام ئێستا سێرەکەی لە یاسای بووجە نەخێر، ینی وایان نەکردووە ئیلا بیهێن و بەبێ کورتێ پەڕێننەوە تا ئەمڕۆژ پێیان باشە و حەزەکەن لەگەڵ لایەنی کوردی و حەزەکەن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بکەونە ڕێککەوتن. واتە وەکوتم ئێمە شەبێ سێری لایەنی ئیجابی هەندێ پرۆسەکان بکەین، تەنها لە لایەنە تەسکەکانەوە سێری نەکەین. شیعە کورد سونە پێکاتەکان ئەمڕۆ ئەبێ بە یەکەوە ئیداری دەوڵەتی عێراقی بکەن. دوا پێم ئەمەوێ بەڵێنی ئێوە بێ بۆ خەڵکی کوردستان وەک فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەن نوێنەرانی عێراق بۆ دوا بام بڵێم شەڕ دوا شەڕ لەسەر بەشی هەرێمی کوردستان بەشە بودجە کە پەیوەندی بە ژیان و معاش و عقارات و بازار و ینی کۆی پرۆسەی ژیان هەیە بۆ خەڵکی کوردستان. ئێوە بەڵێنی چی بە خەڵکی کوردستانە دەن کە تا دوا چرکە چیان بۆ ئەکەن؟ وەکو فراکسیۆری یەکێتی ئەمە ڕاستپەردەی بەڕێزان هاوسەرۆکەکانمانە، ڕاستپاردەی ئەنجومەنی سەرکردایەتیە کە ئێمە لەوێین بۆی داکۆکی لە موچە و قوت و بەرژەوەندی خەڵکی کوردستان و بە تایبەتی موچە خۆرانی هەرێمی کوردستان بکەین. بەڵام وەکو باسمان کرد لەگەڵ جەنابەت ئێمە کوردی ناوچە دابڕاوەکان، کوردی کەرکووک و بەشەکانی ترمان لە پێشچاوە لە کاتی مامەڵەکردن لەگەڵ هەر پرۆسەیەک و لەگەڵ هەر یاسایەکە چاومان لەوانە لە بژێوی ژیانی ئەوانیشە. ئێمە وەکووتم داکۆکیەکەین لەو مادەیە کە هەیە کە حکوومەتی هەرێم پێی رازیە، پێی باشە و پابندی ئەبێت. بەڵام وەکووتم ئەمە هەر بڕیاری ئێمەیە. ئەگەر نەسێکی تری
لە چوارچێوەی دەستور و قابلی جێبەجێکردن بێ ئێمە ینی بەڕاستی بۆ ئەوەی خەڵک موچەی بەدەست بگا دیفاعی لەکەین وە بیرمان نەچێ ئێمە بادەیەک خراوەتە ناو یاساکەوە کە فراکسیۆنی یەکێتی و فراکسیۆنی هیوا دەخستویانەتە ناوی کە هەر بەش پارەیەک بچێ بۆ هەرێمی کوردستان دوای ئەم ڕێککەوتنەیان تێپەڕانی بوجە دەبێ یەکەم شت موچەی خەڵکی بە تەواوەتی لێ بترێ ئەمەش ینی ئەمەکێکی ترە کە لە ناو یاساکە جێمان کردوتەوە ئەمە دەنجیشی لەسەر درێەوە چێتە چوارچەوە یاساکە بەڵێ ئەبە خراوەتە ناو قانونەکە و ئیشەڵا لە ناو بوجەکە لە ناو ینی دەنگدان لە ناو پەرلەمان دەنگی لەسەر درێ کە حکوومەتتی عێراقی دوایەوەی حکوومەتتی هەرێمیش پابەن دەبێ بە ناردنی ئەو نەوتەی لەسەری ڕێکەکەون و ینی با بڵێن داهاتە غەیرە نەوتیەکانیش حکوومەتتی عێراقی دەبێت ئیلتیزامی خۆی بکات و بوجە و بنێرێ بۆ هەرێمی کوردستان بەڵام ئیلزامێکمان کردووە کە ئەو پارەی ئەڕوا یەکەم شت مەعاشی خەڵکی هەرێمی کوردستانی لێ بدرێ وەکو خۆی وەکو هەموو شوێنەکانی تری عێراق بۆ ئێمە داکۆکی لەواکەین و هەروە لە یاسای محکەمەی اتحادیش وەکو فراکسیۆنی یەکێتی دیسانەوە ئەڵێن ڕاستپاردەی هاوسەرۆکەکانمان و ئەنجومەنی سەرکردایەتیە کە ئەو یاسایە لە وا بڕوا کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و کوردی ناوچەدا بڕاوەکان زۆر زۆر سپاس بۆ بەڕێز خاتوواڵە تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمان سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ